مامۆستا عومەر چنگیانی ئەلەم چەند ڕۆژانەی ڕابردووە شتێکی بۆ من نووسی بوو کە ئەیەوێ یاداوەریەکم بکا بۆی بەوەفا بم بۆ پارتی بەرچاوتەنگ نەبم و دووربین بم وەکو ئەو بخوێنمەوە کە پارتی دۆستە دۆستایەتەکەی لەکوێ من شتێک بیری جەنابەت دەخەمە هەروەها زانیاریکیشە بە بەڕێزانیەگەێن مامۆستا عومەری چنگیانی تەڵەن ئەو جەنابی نووسیوەتی کە لە ساڵی 1970 پەیوەندیمان پێکەوە هەبوو من بیری خەمە کە لە زمانی بن طەبەقی هەرمەنیەوە کە جەنابەت فەقێ بووی ئەو کاتەوە منیش لە ئاعدادیان خوێن پەیوەندیمان لەو زمانەوە هەر هەبوو ئەشاتین بووە ئەو زمانەش بە کاک فاروق ڕەسوول یەحیا خوای گەورە بیپارێزە لای مامۆستا حەسەن پێنجوێنی فەقێ بوو و هەروەها من و کاک ئاراس و دکتۆر بەختیار و چەند عەزیزانێکی تر وەکو گەنجی ئەو شارە و گەڕەکانە ئەگەڕاین و لەو مزگەوتەش کە جەنابەت ئیشارەتت پێداوە مزگەوتی عەبدوڕەحمان عارف کە دوای بوو بە مزگەوتی عومەری کوڕەخەت پاشان لە حەفتانە جەنابەت کە هاتیتەوە باسی ئەوت بۆ جێڕاینەوە چۆن جوهەیمان العوتێبی ڕەحمەتی خوای لێبێ چووە سەر حەرەم و مەطالیبەکانی خوێندەوە لە زمانی مەلیک خالیدە پاشان پەیوەندیمان هەروە بەردەوام بوو لە هەشتاکانە من لە پاکستان بووم و هەواڵی جەنابتم ئەزانیم کە گەڕابوویتەوە مەعمەلنۆکەکەی مامت کردبوو بە مزگەوت پێم خۆش بوو جمجوم لە خەبەرەکانی جەنابەت دەگەیشتەکە ساڵی 91 من لە بناری زۆزک معسکەری سەلاحەدینمان دروست کردبوو زانیم کە جەنابەت لە چنگیانی منیش لێەوە هاتم بۆ لات بۆ گوندی چنگیان هاتم و باسی ئەشکەنجەکانی خۆتە جێڕایەوە کە چۆن یەکێتی ئەو هەموو ئەشکەنجەی داوی لەسەر ئەوەی مویولی پارتی هەیە جگە لە ئیسلامێک تەڵەن خۆی بەدافع ئیسلامەکەش وایان لێ کردووی بەڵام دوایی تریش لە 92 یەکترمان بینیەوە لە سلەیمانی ویستم وەرەقەت بۆ بکەم وەرەقەی بزوتنەوەی ئیسلامی ئەو بەڕێزانەی کە بە چەکەوە لەگەڵ تابوون بۆی ڕقەمی چەکەکان لێرە هەبێ وتت نا وەرەقەی پارتیمان هەیە پەیوەندیشت لەگەڵ پارتی هەر نەپسە دوایش لەبەر چەوسانەوەت لە سلەیمانی ڕۆیشتی بۆ هەولێر فەلات بردووە ئەوێ باشە ئێستا جەنابەت شایانی ئەوەی ببی بە وەزیری ئەوقاف یا پشتیوان سادقێکی ملحید و کافر و محاربی دینەکە ئەگەر ئەو حیزبە وەفایان ببوایە وەفایان بۆ جەنابەت دەبوو پێشتر بۆ مەلاکان و بۆ عولەمای ئیسلامە بەڵام ئەو حیزبە خۆی بێوەفایە تۆ داوا لە من مەکە من بێم بەرەو پارتی بۆ ئەوی بە وەفای بزانم منیش دانیشتنی زۆرم لەگەڵیان ناکرد لەگەڵ ئازاد بەرواری و لەگەڵ دکتۆر فیرۆت و هەروە پەیوەندیکی عادی پەیوەندیکی بەحسابی خۆشمان استراتیژی لەگەڵ پارتی ئامان بوو چونکە ئێمە دژایەتیمان هەموو لەگەڵ یەکێتی بوو لە ناوچەی یەکێتیشا بووین بەڵام سەیری ئەو وەفایەکە کە جەنابی شت باسیەکەیت کۆماندۆیان هەبوو پارتی کۆماندۆیان هەبوو کۆماندۆ خەڵکیان زۆر تەعین کردو و پارێکی زۆریان ڕشتە بوو لەو دەڤەری هەڵەبجە و ڕامانە و شارە زۆرە خەڵکێکی زۆریان هەبوو وەڵای یەکێتی کە کەوتە شەڕ و ململانێ لەگەڵیانە ڕاوینان هاواریانە کردوانەی یەکێتی هاواریانە کرد کوا کۆماندۆ ئەیان خۆی مەبنان و دۆ فعلا واژ بوو ئەو کاتە کاک عارف تەیفور ئەو لەو بەرەیە بوو کاک عارف تەیفور پەیوەندی بە منەوە کردەوە من شتەرم لێدا و دانیشتین پێکەوە داوای کردوتی ئەگەر ساڕوخەکانمان بدەنێ بۆی بەکاری بێنی هجوومەکەی لەسەر سەی سادق وتمەوە ناکرێت چونکە ئێمە دوو قاعدە سەواریخمان هەیە و ئێرانی شوێچێتیش ئەزانە کە ئێمە هەمان و و هەر کەسێکیش ساڕوخ لەم مەحوەرە بەکاربێنێ ئەشزانن کەری ئێمە ساڕوخەکانش خۆمان دروستمان کردبوو لەسەر شێوەی ئەوانەی ئێران دروستمان کردبوون چکە ئێرانیەکان یەکەم جار کە ساڕوخیان هەوشانی خۆیان بە خۆیان بوو دوای سەحبیانە کرد بە هەر حاڵ پەیوەندیمان لەگەڵ پارتیە لەو کاتەشە زۆر دوای یەکێتی تینی هێنان زیاتر بۆ کۆماندۆکان هەموو لە هەڵەبجە کۆبوونەوە لە هەڵەبجە وەکو مەڕی تاڵانیان لێ هات وەکو گۆلچی تاڵانی خواخوایان بوو یەکێک جایە بکا بە دەمیانەوە یەکێتی زیاتر تینی هەنا و ئێرانی شەیوت ئەبێ بە بزوتنەوەی ئیسلامی زەختی خستە سەر بزوتنەوە کە ئەبێ ئێوە یارمەتیمان بدەن ئێمە ئەم گۆلکانەی پارتی بە ئێرانە نەقڵەکەیان بین بە حاجی ئۆمەر پارتیش داوای کرد لە مامۆستا مەلا عەلی کەشتی وان نەکەن چونکە پلانێکی ئێران یەکێتی مشتەرەک یەکێتیش لەو نەوعی زۆر کردبوو چکە کاتی خۆی دیموکراتیشی ئەبەو شێوە بەناو ئێرانە نەقڵ کردبوو لەبەرەوە پارتی داوایە کرد ئەو زەختە زۆرەی ئێران کەوت لەسەر بزوتنەوەی ئیسلامی زەختی عەسکەریش لەسەر زەختی یەکێتیش لەسەر بزوتنەوە بەڵام بزوتنەوە هەر تەسلیم بەو قەرارە نەبوو دوای شەڕێکیان بۆ هەڵگێرساندین کە بزوتنەوەی ئیسلامیان ڕاکێشایە شەڕێکەوە یەکێتی هجومی هێنا بە ئومێدی ئەوەی کە پاکسازی بکە یەکێتی لە ساڵی 97 تا بتوانێ بیگرێت بەڵام الحەمدوللا شکستی هێنا و نەیتوانی بە دەعمی ئێران لە 100% دەعمی ئێران بوو چەکەکان هەمووی ئێران دابوونێ وجبار فەرمان ساڕوخی تازە و ئاربجی تازەی دەستکەوت بوو لە گوڵەخانەوە هجومی هێنا بەڵام الحەمدوللا شکستی هێنا هەروەها لەبەری ئیمامی زامنیشەوە بە هەماش
شێرەکوڕەکانی ئەو کاتەوە ئازاکان کرد کاک فاروق کۆکۆیی و کاک بەکر تاماس و کاک ئەنوەر ئەنابی هەرسێکیان لە سێ ئازاکانی دەڤەری هەڵەبجەنی بزوتنەوە ئەو کاتە هەموو بزوتنەوە بوون ئەو سییانە هەرسێکیان بەری ئەو هێرشە گەورەشیان گرت و نەشیان هێشت بێتە پێش و دوایی بە شکست خواردووی شکستیان هەنا ئەنجا ئەو کاتە دکتۆر ئیبراهیم مەسئولی مەکتەب عسکەری و ئێرانی دیعای بڵاو کردەوە دکتۆر ئیبراهیم بەعسیە لەبەرەی دکتۆر ئیبراهیم پێی وتبوون کە ئێمە گەر هەر هیچ نەبە وەکو چیچانیەکانە چینە ئەو شاخوچیەوە وەڵام هەر ناینە ناو ئێرانە ئیتر بەو شێوەیە ئەو هەموو زەختە کەوتە سەر بزوتنەوەی ئیسلامی بە سەبەبی کۆماندۆکانی پارتی بەڵام عەلە الئەقەل پارتی ئەوەندەی غیرەت نەبوو هەر خواردنەکان بۆ بنێرێ پارە و مەسروفەکان پێ بگەێنێ لە پیاوەتیەکە هەر لە باشە هیچ نەبە ملیۆنە دینار بیداتەوە بە میزانی بزوتنەوەی ئیسلامی ئەم سپڵە و بێوەفایانە بۆچی بەڕێکەبین زیاتر لەگەڵیان دوای بەسە لە جەماوەڕەکەەوە هەمووی دەرکەوتون نەبوونی ئەم موچەیە ئەو هەموو گەندەڵی کە کەشە بوو دەرکەوتنی گۆڕان و ڕاستڵەکاندنی وەزعەکە و شڵەقاندنی بارودۆخەکە هەمووی لە قازانجی ئەهلی ئیسلام بوو ئێمە بۆچی دیسان بکەوینەوە شۆن کوردایەتیوانانی کافر کە کەڵبەی ژەهراویان زیاتر دەرکەوت و ئێستا نا لەبەرە من بە قسەی مامۆستا عومەری چنگیانیش ناکەم و بە قسەی ئەو کەسانەش ناکەم کە ئەڵێن دۆستایەتیان لەگەڵ بگرن مەجالی دۆستایەتی هیچ نەماوە لەگەڵ پارتیوێکی دوو حیزبی تاغوتی ملحید و بێدین و محارب بە ئیسلامن کوردستانیان کردو بە دارالکوفرە بێ بیکەینەوە بە دارالئیسلام ئێستا نا 50 ساڵی تر 100 ساڵی تر دەبێ ئیشکەین لەسەری کۆمەڵگەکەیمان کردووە بە کۆمەڵگەیەکی جاهیلی مزگەوتەکان هەمووی ئەهلی جاهیلیەتن عرابن پێویستیان بەوە هەیە بژێڕێتەوە بەناو باوەشی ئیسلام و ئەو هەموو مەلا تاغوتیە ملحیدە ملحید ئەم جارە بە کەلیمەی قورئانی هەن نەک باوەڕی بەخوانی مەلایە بەڵام باوەڕی بە پارتیوێچێتی هەیە عبودیەتی بۆ ئەوان زیاتر هەیە لەبەرەوە پێویستە کایەمە گۆڕانکاریەکە ڕیشەیی بکەین و هیچ گوێ نەدەین بە پارتیوێچێتیەکی تاغوت و ملحید و دز و جەردە و خائین کە بێن و ڕامان چێشن ئەم جارە بە قسەیەکی قۆڕ پێوترە ڕێفراندۆم بەناوی دەوڵەتی کوردی دەوڵەتی کوردی هەمومان بیناسازی دەوڵەتی کوردی بەڵام ئەو چاواشەکاری پارتی نابێ بەسەر خەڵکی بگوزارێت ئەوەی باوەڕی بەخوا هەیە و بە ڕۆژی دوایی هەیە و محاسەبە ئەکرێ لە قیامەتە ئەوەی باوەڕیشی وایەکە من عەقڵم بە شیکارێکی سیاسی ئەشکێ لەم مەسەلە دەنگ بە ڕیفراندۆم بە هیچ شێوەیەکی نەدا بە هیچ شێوەیەکیش تەئیدی پارتیوێچێتی نەکە ئەو قۆناغی نا بۆ هەموو شتێکتان نا بۆ ئەفکارتان نا بۆ بەرنامەی سیاسیتان نا بۆ ئیدارەی دەوڵەتیتان نا بۆ ئاڕاستی کۆمەلگاکەتان نا بۆ ڕیفراندۆم و نا بۆ فشەی کوردایەتی و نا بۆ ئیلحاد و جاشایەتی و سەپاندن بەسەر خەڵکیە نا بۆ هەموو شتێکتان أقول قولي هذا واستغفر الله للمسلمين وأتوب إليه وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما والسلام على المسلمين ورحمة الله وبركاته